حکوومەتی هەرێمی کوردستان خۆشحاڵی خۆی بە بڕیاری ناردنی باشە بودجەی هەرێم دەربڕی و لەوبارەوە سوپاسی سەرۆکوەزیرانی عێراق مستەفا کازمی کرد. گارچی چاودێران بڕوایان وایە ناردنی پشکی هەرێم لەم قۆناغەدا پەیوەندی بە هەڵبژاردنەکانی عێراقەوە هەیە. ئەو داهاتەی کە بەڵام لێدوانی وتەبێژی حکوومەت جارێکی تر فەرمانبەران و تێگڕای جەماوەری کوردستانی بێهیوا کردووە. لێرەدا باسی نەبوونی یاسای بودجەی هەرێمی کوردستان ناکەین کە چەندین ساڵە حکوومەت بە پاساوی بێناوەڕۆک نایداتە پەرلەمانی کوردستان تا پەسەند بکرێت و بە پێی یاسا داهاتەکان خەرج بکرێن، نەک بە ئارەزووی دەسەڵاتداران کە ساڵانێکە داهاتی کوردستان بە تایبەتی نەوت و گومرگەکان و ناوخۆیان بردووەتە ناو تونێلێکی تاریک و ناشەفاف. بودجەی حکوومەتی بەغدا بە یاسای پەرلەمانی پەسەند کراوە، مادە و بڕگەکانیشی دەبێ وەکو خۆیان جێبەجێ بکرێ. هیچ دەسەڵاتێکی ڕاپەڕاندنیش ناتوانێت دەستکاری یاسای پەسەندکراو بکات. بۆیە لێدوانی وتەبێژی حکوومەت بە خەرجکردنی ئەو بودجەی لە بەغداوە دێت. بەو شێوازەی ئەو ئاماژەی پێدا نایاساییە، چونکە مادە و بڕگەکان ڕوون و حکوومەتی هەرێم بۆی نییە یاساشکێنی بکات و بە ئارەزووی خۆی تەخشان و پەخشانی بکات کە گوایە پشکی کۆمپانیا و قەرز و شتی لەو بابەتە بکاتە پاساوی ونکردنی بودجە. با تایبەتی ئەوەی جێگەی نیگەرانیە پاساوی حکوومەت بۆ بڕێنی لە سەدا 21 موچەی فەرمانبەران دواکەوتنی ناردنی پشکی هەرێم بوو. کاچی وتەبێژی حکوومەت ئاماژەی بە چارەسەرکردنی ئەو کێشەیە نەدا و بە پێچەوانەوە قسەکانی باڕاستەی بەردەوامی لێبڕێنی موچە بوو. بۆ بەرژەوەندی گشتیە. لە دوای بەرزکردنەوەی نرخی دۆلار بەرامبەر دینار و بڕێنی لە سەدا 21 موچەی موچەخۆران و بەرزبوونەوەی نرخی شمەکە ستراتیژیەکانی وەکو خۆراک داکرێ بووترێت نرخی موچەی فەرمانبەران بۆ خواری نیوە دابەزیوە. لە هەمان کاتیشدا ئەو بڕێنە لە کاتێکدا دەستی پێکرد نرخی نەوت دابەزی بوو بۆ 25 دۆلار، کاچی ئێستا گەیشتووەتە 70 دۆلار و زیاتریش. پەسپۆڕان پێشبینی ئەوە دەکەن ئەو نرخە بەرز ببێتەوە بۆ 100 دۆلاریش، کاچی حکوومەتی هەرێم نەک هەر لێبڕینی موچە کۆتایی پێناهێنێت، باڵکو ناوی لێناوە خۆگونجاندن و نایەوێت ئەو چاوبەستەی کابینی پێشوش دووبارە بکاتەوە کە گوایە پاشەکەوتە و دەیداتەوە، بەڵکو دەڵێ خۆگونجاندنە و ئەوەی کە دەخورێت ناگەڕێتەوە. لە وڵاتانی سۆشالیستی و بەگرە سەرمایەداریشدا حکوومەت ڕۆڵی ڕێکخەری ئابووری وڵات دەگێڕێت، واتە کاتێ بازار تووشی قەیران دەبێت حکوومەت پشتیوانی لە کاڵا ستراتیژیەکان دەکات بۆ ئەوەی بژێوی هاوڵاتیان تووشی شڵەژان و قەیران نەبێت، وەکو ئەوەی لە قەیرانی پەتای کۆرۆنادا بینیمان. کاچی بازرگانە سیاسەکانی کوردستان ئەو قەیرانەی دیناری عێراقی و بەرزبوونەوەی نرخی کاڵا خۆراکیەکانیشیان وەکو هەلی خۆ دەوڵەمەندکردن قۆستەوە و زیاتر گوشاریان خستە سەر هاوڵاتیان و موچەخۆران. ئەوەش نیشانەیەکی تری ناشایستەیی بەناو دەوڵەتدارانی کوردستانە کە لێرە و لەوێ خۆیانی پێوە هەڵدەکێشن.